يشور في السماء مناديا حي على العزاء. ئەمڕۆ یادی عاشورا لە سەرتاسەری جیهان لەلایەن شیعە مەزهەبەکانەوە بەڕێوەچێت. لە شاری کەربەلای باشووری عێراقیش کە مەزارگەی ئیمامی عەلی لێیە، ئەو یادە بە شێوەیەکی فراوانترەکرێتەوە و هێزە ئەمنیەکانیش ڕێوشوێنی ئەمنی تۆند ئەگرنە بەر بۆ باشتر بەڕێوەچوونی مەراسیمەکە. عاشورا ئەو ڕۆژەیە کە لە ڕێکەوتی دەی محەڕەمی ساڵی 61 کۆچی لە جەنگی کەربەلادا ئیمام حوسێنی کوڕی ئیمام عەلی نەوەی پێغەمبەر درودی خوای لێبێت تێیدا شەهید کرا. بەپێی ئامارەکانیش ساڵانە لە ڕۆژی عاشورادا 6.5 ملیۆن شیعە مەزهەب لە ناوخۆی عێراق و سەرتاسەری جیهان لە مەزارگەی حوسێنی تایبەت بەخۆیان کۆبنە و ڕێوڕەسمی تایبەت سازەکەن و تێیدا بەدەست و زنجیر وەک دەربڕینی خەفەت و ناڕەحەتی و خەمباری لە خۆیانە دەدن و سرودی تایبەت بەو یادا خوێنن و ماتەمینیە گێڕن. هەروەها ساڵانە زیاتر لە 42,000 عەرەب و بیانی لە ڕێگەی دەروازەکانی باشوور و ناوەڕاستی عێراقەوە بەرەو شاری کەربەلا بۆ بەشداریکردن لە یادکردنەوەی ڕۆژی عاشورا بەڕێیەکەون. شیعە مەزهەبەکانیش پیان وایە لە خۆدان و خۆکتان ئاماژەیەکە بۆ ئەو زوڵمەی لە نەوەکانی پێغەمبەری ئیسلام کراوە و ئەو ڕۆژە بە ڕۆژی بەرەنگاربوونەوەی زوڵم و زاڵمان دانێن و لە دەشتی کەربەلادا ئەو دابەشەکەن وەک ئاماژەیەک بۆ تینوێتی ئەو ڕۆژەی ئەهلل بەیتی تێکەوتون و ئاگرەکەنەوە وەک ئاماژەی ئەو ڕۆژەی ڕووداوەکی تێدا ڕووداوە. سەبارەت بە ڕۆژی عاشوراش بۆ چوونی جیاواز لەلایەن گەورە زانایانەوە هەیە، بە تایبەتی زانایانی شیعە مەزهەب و لە ناویاندا عەلی سیستانی گەورە مەرجەعی شیعەکان پێی وایە بە تەنها خۆگرتنەوە لە ئاو خواردنەوە بەسە و پێویست بە ڕۆژوگرتن ناکات. هەروەک زانایانی موسڵمانیش چیرۆکی جیاواز بە پشتبەستن بە سونەت لەباری عاشوراوە جێڕنێ و زانایان ئەڵێن لەو ڕۆژەدا حەزرەتی نوح ڕزگاری بووە، ئیبراهیم پێغەمبەر لە دەستی نەمرود ڕزگاری بووە، هەر لەو ڕۆژەشدا موسا پێغەمبەر و بەنی ئیسرائیل لە دەستی فیرعون ڕزگاریان بووە. هەر لە ڕۆژی عاشورادا خوای گەورە لە داود پێغەمبەر خۆش بوو و یونس پێغەمبەر لە ناوسکی نەهەنگدا پارێزراوە. هاوشیەوەی زۆرێک لە شار و شارۆچکە شیعەنشینەکانی عێراقیش لە بەشێک لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان ژمارەیەک لە شیعەکان یادی ڕۆژی عاشورا ئەکەنەوە و بە لە خۆدان و ڕێپێوان ڕێو ڕەسمەکە ئەنجامەدەن.